دەکرێ عاقلی هەبێ بەبێ ئەوەی کەس کردەوەیەکی عاقلانە بکە، دەکرێت دادوەریە بێ بەبێ ئەوەی کەس کردەوەیەکی دادوەرانە بکە. بۆچی؟ چونکەمانە هەن بەل لەوەی کردارەکان هەبن، یعنی نەبوونی کردارەکان وا ناکە ئەمانە نەبن، بەڵام نەبوونی ئەمان وا دەکا کردارەکان نەبن. بنەما ئەمەیە کە وتمان شتێک بنەمایە، یعنی ئەگەر ئەو شتە نەبوو، ئەو شتەی کە لەسەر ئەمدا دەمەزرێ ئەوە ئەویش وجودی نییە. بەڵام ئەگەر ئەوەی کە لەسەر ئەمدا دەمەزرێن نەبوو، ینی ئەوە نا ئەم وجودی نییە. ئەمە وجودی هەیە ئەگەر بێت و ئەو شتەش کە لەم دەکەوێتەوە نەبێت. بۆ نمونە هاوڕێیەتی هەیە ئەگەر بێت و ئێمە لە ژیانی خۆشمانان نەگەین بە هاوڕێیەک. دادوەری هەیە ئەگەر ئێمە لە ژیانی خۆشمانە دادوەر نەبین، یعنی ئێمە کردەوەکانمان دادوەرانە بن و دادوەرانە نەبن، دادوەرانە نەبن، ئەوە بەڵگەنیە لەسەرەوەی دادوەری نییە. ئێمە زۆر جار دەڵێن چاکە نییە. بۆچی؟ دەڵێن چونکە کەسمان نەبینی چاک بێت. ئەڵێن عەدالەت لەسەر ئەم عەرزە نییە. بۆچی؟ ئەلاساس چونکە کەسمان نەبینی بە عەدالەت دەڵسوکۆت بکە. ئەومان بیر چۆتەوە و لەوە تێ نەگەیشتین کە ئەسڵەن نەبوونی کەسێک کە من نەبینیوە کردەکانی عادلانە بێت بەڵگە نییە لەسەر ئەوەی کە عەدالەت نییە. ئەمە ئەسڵەن خۆتزیینەوەیە لەو عەدالەتەی لەناو خۆمان هەیە. باشە کەس ناتوانێت کەسن نەبینیوە عادل بێ، خۆ تۆ دەتوانی عادل بی. کەسن نەبینیوە درۆنەکە، خۆ تۆ دەتوانی درۆنەکەیت. کەسن نەبینیوە هاوڕێ بێ، خۆ تۆ دەتوانی هاوڕێ بیت. یعنی کاتێ لە خۆتەوە سەیری خۆت دەکەیت تۆ دەتوانی وابیت. ئەگەر کەسی جوانە بێ خۆ تۆ دەتوانی وابیت. مادام تۆ دەتوانی وابیت کەواتە دادوەری هەیە ئەگەر هیچ کەسێکیش لەسەر کوڕەی ئەم عەرزە دادوەر نەبێت. یعنی دادوەریەکە هەیە بەڵام کەس ممارەسەی نەکردووە.